لە مەراسیمێکدا لە شاری کەرکووک کە سەرۆکایەتی زانکۆی کەرکووک ڕێکی خستە بوو جەخل لەسەر ڕۆڵی پێشمەرگە و پیرۆزی ئاڵای کوردستان کرایەوە. ئەمە ڕۆژێکی پیرۆزە کە جلی پێشمەرگە یادەکرێتەوە هەموو ساڵێک ئەوە ڕێزنانە لە خەبات و قوربانیانەی کە پێشمەرگە ئەیدەن. ئەلبەتە ئاڵای کوردستان ڕەمزی کوردستانە و ئەم ئاڵایە خەڵکی لەسەر شەهید بووە. ئەم ئاڵایە هیوای هەموو کوردێکە لە هەموو بستێکی خاکی کوردستانە هەڵواسرێ و ئەم ڕۆژە هیوادارین کە ئەبێ بە ڕۆژی ئەوەی کەوا کوردستانیش سەربەخۆ و ئازاد بێت. هیوادارم ئێمە بتوانین لە ئاسی پاراستنی ئەم ئاڵا و ئەم جۆش و خۆشەی خوێندکاران بین کە لە دوا ڕۆژە ئەوان بێن و ئەم مەهامە لە ئێمە وەرگرن و بتوانن وڵاتەکەیان بپارێزن. مامۆستایان و خوێندکارانی زانکۆی کەرکووکیش ئاماژەیاندا بە قارەمانێتی پێشمەرگە و ڕایانگەیان ئەو ئازادی لە کەرکووک بەدیهاتووە بەرەمی خوێنی شەیدان و قوربانیدانی پێشمەرگە قارەمانەکانە. ئێمە وەکو پشتگیریەک بۆ پێشمەرگەکانمان ئەمڕۆکە جلی پێشمەرگەمان پۆچیوە و ئاهەنگ ئەگەێڕین بۆ ئەوەی ئەوانیش بزانن کەوا خەڵک هەمیشە لە پشتیانە و کوردیش هەمیشە هەر بە پێشمەرگەوە سەربەرز بووە. بێگومان لەم ڕۆژەیە دڵمان زۆر خۆشە وەکو کردی شانازیەکەین بە ڕۆژی ئاڵا و ڕۆژی پێشمەرگایەتی. ئێمە لە سایی پێشمەرگەوە تاوەکو ئێستا ماوین ئەگەر ئەوان نەبن ناتوانین بەم شێوەی ئێستا دڵمان خۆش بێت و بەردەوام بین. پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو کورد و لە هەموو پێشمەرگەیەکەکەم هیوای سەلامەتیان بۆ خوازم. وەکو پشتیوانیەک بۆ هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و دژە تیرۆر و سەرجەم هێزە ئەمنیە قارەمانەکان کەوا لە سای ئەواندا ئێمە دەتوانین بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدەین و هەوڵێک بدەین بۆ سەرخستنی نێتەوەکەمان لەم وڵاتدا. هەز بە خۆشیێکی زۆرەکەم. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی کەرکووک ئەمڕۆ کاسایم بە پۆشینی جلی کوردی وەکو پشتگیریەک بۆ برا پێشمەرگەکانمان چونکە ئێمە بەهۆی ئەوانەوە ئەتوانین بخوێنین و بژین. پیرۆزبایی ئەم ڕۆژەکەم لە هەموو گەلی کورد و کوردستانمان پیرۆزبایی بۆ پێشمەرگای براکەمانەکەین کە ئێمەمان بپارێزە ئەگەر پێشمەرگە نەبووە لەیرە ئێمە ناتوانین لەیرە ئاوا بۆ خۆمان وەکو ئەم حەفلە و تشتانە بکەینەوە هەر بژیش پێشمەرگە و کورد. ئەو دەستکەوتانی لە ساڵانی ڕابردوو لە بوارێمنیدا بۆ کەرکووک بەدیهاتوون بوونەتە جێی خۆشحاڵی پێکاتەکانی کەرکووک و لەم ڕۆکەدام و پێکاتەکان ئاماژە دەکەن بە ڕۆڵی پێشمەرگە لە پاراستنی کەرکووک و ئەو هێزە بە پارێزەری کەرکووک لە ڕابردوودا و بۆ ئێستاوە ئین دەشت دەناسێنن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.